بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خوشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. لە ڕۆژی باسکردنی دێربیەکان لە یەکلابوونەوەی دێربیەک و یەکلابوونەوەی خولێکی دیکە لە خولەکانی ئەوروپا کەویش خولی ئیتاڵی کە نەسراوە بە سێری ئای لە سوودی ئینتەرمیلان قسە دەکەین و ئەمڕۆژ دێربیەکی دیکەی گرنگمان هەیە و دێربیەکی ناوازەمان هەیە کە پەیوەندی ڕاستە و خۆی بە ڕکابەری پریمەرلیگە بۆیانەیەکیان و هەروە ڕکابەری گەیشتنە بە پاڵەوانێتی ئەوروپیەکان چونکە ئەمشەو چێڵسی یاریبرێتەوە کە یاریی دواخراویشیە و نزیک دەبێتەوە لە ململانەی گرتنی پلەکانی شەشەم بە تایبەت و نزیک دەبێتەوە لە دیپەکانی دیکە واتە هەنگاوێکی گەورە بۆ گەشتن بە پاڵاوانتی یۆرۆلیگی وەرزی داهاتوو بۆ چێڵسی دەبێت. قسەکردنی ئەمە سەبارەت دەبێت بە ئەم دوو دێربێ بەڵام سەرەتا لە دێربی تووڕەیی و دێربی مادۆنینە کە بە دێربی شاری میلانۆ ناسراوە لە ئیتالیا دەست پێ دەکەین و بەکۆی گشتی وەرزەکەی ئینتەرمیلان کە تێیدا بۆ جاری بیستەم لە مێژوویدا بۆ پاڵەوانی خولی یانەکانی ئیتالیا. جیاواز لە هەموو جارێک بۆ ئینتەرمیلان کۆمەڵێک تایبەتمەندیە بۆ منازناوە کە دەستەبەری کرد کە بردنەوە لە دێربی و یەکلاکردنەوەی نازنا و لە یاری دێربی و ئاهەنگ تێکەڵکردنی بردنەوەی دێربی و بردنەوەی سکۆدی تۆ بۆ ئینتەرمیلان شتێکی زۆر جیاواز بوو و شتێکی زۆر زۆر تایبەت بوو بۆ ئەنتەرانی ئینتەرمیلان و شتێکی ڕازیکەر بوو بۆ کاریگەڕی دەستەی کاریگەڕی ئینتەر و پاش ئەو شکستەی ئینتەر لە چامپیۆنزیگا دەستەبەری کرد کە بەرامبەر ئەتلێتیکۆ مەدرید ماڵاوێکی لە کاتێکا وەرزی ڕابردوو گەشتە بووە یاری کۆتایی چامپیۆنزلیگ. پاڵاوانبوونی ئینتەرمیلان پاڵاوانبوونێکی سادە نەبوو، پاڵاوانێک بوو بە ئیشی هەمووان هاو بەڕێوەبەری وەرزشی بەڕێوەبەراتی ئینتەرمیلان و یاریزانەکان و ڕانەری ئینتەرمیلان. و کۆی گشتی ئینتەر دەتوانین بڵێن تیپێکی شایستە بوو بە دەستەبەرکردنی نازناوی خولیانەکانی ئیتالیا و تیپێکی تۆکمە بوو و باشترین بوو و بەهێزترین بوو و ناوازەترین بوو بەبێ هیچ کێشەیەک و بەبێ هیچ گلەیەک و زۆر بە شایستەی زۆر بە لێوەشاوایی بووە پاڵەوانی خولیانەکانی ئیتالیا بۆ جاری بیستەم لە مێژوویدا و نازناوێکیش پێشیانەی میلانکە. واتە تۆ ئەگەر بیتە سەر بارودۆخی ئینتەرمیلان هیچ نەقدێک یاخود هیچ گلەیەک هیچ گازندەیەکت نییە لەوەی کە ئینتەرمیلان کە لە وەرزی ئەم ساڵە بووە بە پاڵەوانی ئیتالیا چونکە هیچ قسەیەکی لەسەر نییە و هیچ ڕەخنەیەک هەڵناگرێت. بۆیە ئەم هەنگاوە بۆ ئینزاگی بۆ ئینتەرمیلان گرنگ بوو. وەرزەکانی ڕابردوو ئینتەر لە جام و لە سوپەرۆم نازناوە قەرەبوویە کردەوە بە نازناوی خولی ئیتاڵی قەرەبووی نەیەکردەوە لە پاژۆشتنی کۆنتیەوانێ تا ڕادێکی زۆر بەڵام دیقەت بدەن ئەمە دەبێتە هەنگاوێک بۆ دەستپێکردنەوەی میکانیزمی ئینتەرمیلان بۆ دووبارە گەڕانەوە بۆ لوتکەی ئەوروپا و دووبارە گەڕانەوە بۆ کێبڕچی ئەوروپا و دووبارە بۆ ڕکابەریکردن لەسەر ئاسیکی شوێری ئەوروپا. هەنێگە کۆمەڵی هەڵی بچووک نەبووە ئێستا ئینتەرمیلان بە ئەگەرێکی زۆر و بەرامبەر بە پاریس سەن ژەرمان یاری چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگە کرد چونکە خۆتانزان بە کۆمەڵی وردەکاری بچووک بەرامبەر بە ئەتلێتیکۆ شکستی خواردوە کاریزمای ئینتەر و شخصیەتی ئینتەریش من پێم وایە دەیتوانی بربەستی دۆرتمۆند تێپەڕێنێ بەڵامی تر چامپیۆنز لیگ بەم جۆرەیە. بەرحاڵ ئێمە لەسەرەوە قسەکەین کە لە وەرزی ئەم ساڵایە بۆ ئینتەرمیلان تیپێکی تۆکمە تیپێکی بەهێز و تیپێکی شایستە بۆ پاڵەوانی ئیتالیا ئێستا کارکردن پێویستە بۆم تیپە کە چۆن بتوانن لەسەر ئاستی ئەوروپا ڕکابەری بکەن و هەڵەکانی وەرزی ڕابردوو چارەسەر بکرێت هۆکارەکانی شکستی ئینتەرمیلان لە چامپیۆنز لیگا چارەسەر بکرێت و بتوانن میرکاتۆیەکی تایبەت بۆم تیپە ئەنجام بدرێت چونکە باخاڵە لاتان هەبێت کە ئینتەرمیلان لە وەرزی ڕابردوو هێندەی میلان پارەی لە مەرکاتۆدا سەرف نەکرد. خۆ میلانی وەرزی ڕابردوو لە چوارگۆشەی زەڕینی چامپیۆنز لیگا بوو ڕاستە بەرامبەر بە ئینتەرمیلان دۆڕا و لیا و یاری نەکردی ئاین بارودۆخێکی نەخوازراو بوو بەڵام کۆی گشتی تیپەکە میلانیش تیپێکی بێز بوو لە وەرزی ڕابردووە و لە ئینتەرمیلان زیاتر گرێبەستی کرد یاریزانی گواستەوە ڕیزەکانی بۆ پارێکی زیاتریشی خەرج کرد بەڵام ئینتەرمیلان بەرهەمەکەی خۆی لە جامی ئیتاڵیاش ڕکابەری دەکات سوپەریشی بردۆتەوانێ
هەتا ئەم ساڵ ئینتەر میلان نازناوی سیانی ئەگەری بردنەوەی هەیە بە سوپەرەکەەوە گەر بێنینەوە لەسەر وەرە سێ بیکەین کەواتە ئینتەر میلان بە هەموو پێوەرەکان ئامادەکاری دەکات بۆ زیات و بۆیە دەبێم هەڵۆکەم و کورتیانە دیاری بکرێت و وەرزی داهاتوو ئینتەر بەرزتر بگەڕێتەوە. بچینە سەر میلان. تەبعاً زۆر باسمان لە میلان کردووە و زۆر کاتیش من 2 مانگ پێشە سەژاینە قسەم کرد. یعنی میلان یەک پێناسە هەیە کە ئەوەڵ و کۆتایی بابەتەکەیە. ستیفانۆ پیۆلی خزمەتی گەورەی پێشکەش بە میلان کرد و هەنگاوی گەورەی بە میلاننا و میلانی بەرەو دۆخێکی باش و باشتر برد و میلانی گەیاندەوە و ئاستی ڕکابەرەکان ببورن و میلانی گەیاندەوە و ئاستی کە ناوێنرێتەوە لە سەراسیکی شوێری ئەوروپا بەڵام وەستا ئەم وەستانە بۆ تیپ نابێ هەبێ وەستان بۆ تیپ لە ئێستەی فوتبۆڵە نابێ هەبێ میلان 2 ساڵە لە شوێنی خۆی داوەستاوە ئەم ساڵ پاژەوەی تیپەکە گەیشتە چوارگۆشەی زەڕینی چامپیۆنز لیگ هیوایەکی گەوری لەسەر هەڵچنگا بۆی کەم تیپە دووبارە نوێ بکرێتەوە ئەوەم تیپە گرێبەستی بۆ ئەنجام بدرێت گرێبەستەکان لەسەر خواستی ستیفانۆ پیۆلی ئەنجامدران میلان ئەم 11 گرێبەستەی کە ئەنجامیدا هەر 11یان لەسەر خواستی ستیفانۆ پیۆلی ڕانەر ئەنجامدران لە بەرامبەردا تەنها دەستبەرداری تۆنالی بوون کە بینیشتان تۆنالی لە کۆتا لە نیوکاسڵ ئەو کێشە و گرەوکردنەوە شتانی لێ بەسەرا و چوازێکی لێ بەسەرا تامان ئەو کاتیش من باسم لەوە کرد پڕکردنەوەی شوێنی تۆنالی زۆر ئاستەم و قورسەیتە با ڕێندەرسێ نابێ با بن ناسڕ بێتەوە با یاریزانیتر بێتەوە نا جێگەی تو ئێستا تا ئێستەش میلان تاوان بام یەک شتان پێ بڵم میلان هەتاوەکو ئێستا تا ئەم لەحزەی من قسەتان بۆ دەکەم لە سەردەمی ڕابردووە شوێنی شفچینکۆ و ئینزاگی باشە شوێنی ڕیکاردۆ کاکا ئەو بەڵگری هەر باز ناکەم پڕ نەبووە تۆ لە میلانە ئەگەر بێمە سەردەمی تازە لەو سەردەمەی کە پیۆڵی شۆڕشەکەی دەست پێ کرد میلان تاوەکو ئێستا شوێنێکی سێی بۆ پڕ نەکراتەوە تەمەنە و کاتی زۆر هەندەری میلان نەبوون ناڕازی بوون لە چیسێ بەڵام ئەوەی چیسێ بۆ میلانیە کرد کەس ناتوانێت ئێستا بۆ میلانی بکە شوێنی چیسێ پڕ نەبوو و شوێنی تۆنالیش تا ئێستا لە میلانە پڕ نەبوو پڕیژ نابێتەوە ئەبێ سیستمی یاریکردن لەم تیپەدا بگۆڕێ بۆیە گەشەی پیۆڵی لە شوێنی خۆی داوەستا وەرکەکەی پیۆڵی تر نازانم کارگەڕی میلان ئەگەر دڵسۆزی میلان بن کە من بڕوا ناکەم ئەم کارگەڕی ئێستا دڵسۆزی میلان بێت چونکە ئەگەر دڵسۆز بوونە ماڵدینی بەردەوامە بوو لەگەڵیانە ماڵدینی ئەرکەکەی بەجێنەهێشت چونکە یەکێک لەو سەبابانەی کە دەوترێت ماڵدینی میلانی بەجێهێشت فرۆشتنی تۆنالی بوو چونکە ماڵدینی بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوەدا نەبوو دەستکاری نە تیۆ بکرێت نە تۆنالی بکرێت نە ڕافایلیاو بکرێت نە مایکمانیانی گۆڵپارێز بکرێت کەەوە تا مایکمانیان لە وەرزی ئەم ساڵ یەکێکە لە خراپترین گۆڵچەکان بە تایبەتی بۆ میلان و لە بەرامبەر و گۆڵانی لەسەری تۆمار کراوە چونکە دۆخی ڕکابەری لەم تیپەدا لاواز بوو بۆ ئێمەنیانیش داماوە ینی ئەو بەرپرسیارەتی شکستەکانی دەکرێتەوە سەر هەرچی میلان گۆڕینی ستیفانۆ پیۆلیە و لابردنی دوورخستنەوەی ستیفانۆ پیۆلیە هەز ڕانەرێکی تر دێتە شوێنی پیۆلی پێویستە لە پیۆلی گەورەتر بێ پێویستە لە پیۆلی کاریزماتر بێ پێویستە لە پیۆلی زیرەکتر بێ پێویستە لە پیۆلی هۆشیارتر بێ پێویستە ئەمان کارگەڕی میلان لە پیۆڵی زیاتر متمانەیان پێبێ و دووبارە مرکاتۆیەکی نوێ لە میلانە ئەنجام بدرێتەوانێ یاریزانەکانی هاوشێوەی کرۆنیچ کە لابرا پۆلیسیچ کە لا ببرێت و جیرۆ و ئەمەی کە من وا ئەڵێم بۆم نییە کە من بڵێم یعنی خوا نەخواستە ینی شتی خراپ بە مێژووی ئەو یاریزانە بڵێم یاخودەوە نا هەمویان یاریزانی باش بوون هەمویان ئەو پەڕیاسی خۆیان پێشکەشەوە بەڵام ئێستەی فوتبۆڵ بەم ناوانە ناکرێت ئێستەی فوتبۆڵ بەم یاریزانانە ناکرێت فوتبۆڵ گەیشتۆتە ئاسیشی تر گەشتۆتە ئاسیشی تر ینی تۆ ئەگەر هەر ینی جیرۆ خۆ کریستیانۆ ڕۆناڵدۆ نییە کاکە مڕعاتی کاکەمان سەراتت مڕعاتی کریستیانۆ ڕۆناڵدۆی نەکرد بەسم لە ئێستی تۆپی پێ ئەخۆ جیرۆ کریستیان خۆ پۆلیسیچ کاکە مارەدۆنا نییە ناتوان دەمان ناتوان خزمەتکەیان پۆلیسیچ نەیەش چەکویزیش لە میلانە وەکو خۆی دەرکێ
نەهێش ئەی ژۆک خۆی ئۆکافۆر تاوەکو ێستا شوێنی خۆی لە میلانە نەدۆزیێت ئەمانە هەموو سەبەبەکانی پیۆڵی هەموو سەبەبی پیۆڵیە لۆفتۆفچیک یەکێک بۆ لە باشترین یاریزانەکانی مۆرزەی میلان بەڵام تاوەکو ێسش دڵنیان نەبوو تۆ لە باڵەکانەوە یاری دەکات یاخود لە پشتی ێرشبەر یونس موسا لە نیوەی وەرزەکەیە کە دەرفەتی پێدرا لە کاتی پێکانی کڕۆنیچ و دوورکەوتنەوەی باشترین ئاستی خۆی پێشکەش ئێستا وەکو بەرگریکاری باڵی ڕاست یاری پێکە شتەکان لە میلانە تێکچوو یاریزانەکانی میلان لەگەڵ پیۆڵیا پێش ناکەون لەگەڵ پیۆڵیا وەستاون بۆیە ئەرکی میلان و ئەرکی کارگێڕی میلان ئەوەیە کە ستیفانۆ پیۆڵی لە پۆستەکەی دوور بخاتەوە هەر ڕانێکی تر بێتە شوێنی کە باگەریکی زۆر باز لەوە دەکرێت ئەنتۆنیۆ کۆنتی بێت ئەنتۆنیۆ کۆنتی لە میلان دابێت ئەو ئینزیباتی من ناڵێم کۆنتی یە دەبتاڵ و خولی تاڵی ڕاستەخۆ بە میلانەوە نەخێر بەڵام کوردوتەنی گوێڕاکێشانی تایە کارکردنی کۆنتی پیۆڵی گوێڕاکێشانی نییە بۆ یاریزانەکان ئەوەی خۆی متمانی پێ بوو سەڵتەیە تێتا یعنی دیقەت بدەن با من دوو نمونەتان بۆ بێنمەوە لە پێرار تاتا ڕۆشانۆتان بیریە مێرکاتوی زستانی لە بەردەما بوو میلان نەچووگرێ بەسێژی گۆڵ پارێزکە پیۆڵیوتی من متمانم بە تاتا ڕۆشانۆیە بەس لە خیلالی مانگی یەکە هەرچی نازنا بوو لە دەستی میلانیا تاتا ڕۆشانۆ هەموو گۆڵەکانی لە میلان کرا مسەبیبی تاتا ڕۆژگە و کات بیرمە لە شکاری وەرچی پێمەوتن هەموو گەڵابە بەگدانێ بۆ میلانە گەر تووتەکە شێڵ کاچێتە گۆڵەوانێ لەبەری گۆڵچیاگای لە هیچ نییە پێڵە فەرمو بڕۆ ژوورەوە یعنی بڕۆن خۆتان دیقەت داوانێ من لەم قسەیەم بەرپرسیارم لە خیلالی ئەو مانگایە میلانە مشتێکی لە دەستدا بۆنەی تاتا ڕۆشانەوە وەرزی ئەم ساڵیش میلان بەهۆی کڕۆنیت سەرەتا و دواتر بۆی پۆلیسی چاوانێ ڕاستە لایەوە پۆلیسیش گۆڵی کردووە و ئەمەی کردووە نە من کۆی گشتی نەوەت خولەکەی بۆ باسەکەم بەڵێ پۆلیسیش گۆڵی کردووە بۆ میلان بەڵام پۆلیسیچ کۆی گشتی یاریەکە میلانی هێناوەتە دواوە تۆپەکانی میلانی کوشتووە هێرشی عەتەڵ پێ کردووە هاوکاری بەرگری نەکردووە کۆمەڵە تێبینی هەیە لە سەریکە گەورەیە لە میلانام تێبینیانە کڕۆنیت سەرەتا و پۆلیسیش دواتر فرقا هەر ینی تۆ بە مانگێک شکست هەروابی لە بە بێنازناوە مێنیتەوە پیۆڵی وەکو تاکتیک وەکو یعنی جوڵە یاریزانەکان هیچ کێشێکی نییە لە میلانە وەکو یعنی ئەمە ئەبێتە قاڵبەوەی کە بڵێم وەکو نەزانی یاخود وەکو زیاد لە متمانە بوونی بە کۆمەڵێک یاریزان وای کرد کە میلان باجی قورس با لەم دوو ساڵە بۆیە کارکردنی پیۆڵی بەڕای من لەگەڵ میلانە کۆتایی هاتووە و دەبێت میلان بیر لە سیستمێکی نوێ بکاتەوە بیر ڕانەرێکی نوێ بکاتەوە تاوەی جارێکی دیکە وردە میلان بێتەوە نێو کێبرشە و ململانەکان دەچمە سەر دێربی لەندەن بەڵام پێشەوە گەر کۆمنتێکاتوێ زۆر بە خێرای وەڵامی بدەمەوە کاگەڵمەت بەدەر لە تەوەری بەرنامەکەی پرسیارەکەی بەڵام نایخوێنمەوە لەبەری عکسی تەوەر نەڕۆم ئەگەر بەم پێگاتەیە بێ هیچ لە مەسەلە ناگۆڕێ ئەو بێ فەتاح بێ قاسم بێ بەخوای لە مەسەلە ناگۆڕێ بەڵام گەر گۆڕانکاری ڕیشەی بێ ئەم بێ ئەو بێ هەشتە گۆڕێ لە مەسەلەکە ئەنی بەرپرسیارە بەڵام بە ڕێژەیەک نییە بڵێ بەر ڕێژەی 1970 بەرپرسیار بێ 50 بە 50 بەرشۆنە چەند بەرپرسیارە چاویژەونە وەروتیشم سلااو مەسوورجان کاک دەرواز دەڵێ ئەرسیناڵ شانسی لە خۆل ماوە وڵات تا دواساد ڕکابەرە کاکە ژیارە لێڵێ خەریک بوو بڵێ ئەرسناڵ و پاڵمەر یاریانەیە نازان وڵات جارە تا سەیج نییە لە سەیاری نەکردنی پاڵمەر بۆچی ینی هەر بڕیاریەوە واوە ڕقل لە پۆچتینۆ بێوە بڕیاریەوە پۆچتینۆ کارەکە ڕێک نکاتەوە نە ئەبێت چاوەڕێکەین پۆچتینۆ تا دەرفەتی خۆی تاواکە چاوەڕێکین تا کۆتاییەت کاک موحسین ئەڵێ ئینتەر بەتەڵی ئیتالیایە و دەربی بە شایستەی بدۆ بە تەئکید دوایە ئەرسیناڵ قورسە پریمەر لیگ بە مەقسی کاکە ڕامانە سەباسی ئەرسیناڵەکەین کاگونەرجانبان چاوەکانم وڵا خۆ لەسەر پێشنیازی من ناچن بەڕێوە ئێستا باسی یارەکەکەین
کاک فەرمانەڵێ ئێستش مهاجمی وەکو جیرۆکەمە بەڵام بەخوا ئێستەی فوتبۆڵ بایە و هێرش بەرە نەماوە خۆ من ڕێز لە مێژووی جیرۆگرم ڕێز لە گۆڵەکانیەگرم ڕێز لە کاریگەریەگرم ڕێز لەو جوودەیەگرم لەو دڵسۆزی بۆ میلان بەڵام مشکلەکە لەوە ئێستەی فوتبۆڵ ئەم هێرش بەرانە تیاجێ نابێتەوە بەدەست من نییە ینی ناتوانم مامەڵی لەگەڵاکەم کاگە من گیان خۆشەویستی تۆپی پێ دوای کەوتنی میلان و بەرشۆنە چێژ نەچێژی منەماوە نەی نا تۆپی پێ هەر چێژی و هەر بەردەوامە بەڵام بەڵێ کەوتنی گەورەکان قورسایی گەورە دروستەکە کاکە پێشەواڵێت چێڵسی ئەم شەو یاریەکە سیتی پێنجشەممەکەچی هەر گلەیش لە خشتەکەکەن دێ ئاخر ئەم خشتەیەوە بووە کاگە فەرمانیتر پێ دەڵێم بۆ میلان هێرشبەرێکی سوپەریەوێ لەو مەرکەزەی جیرۆیە بەڵام نەگۆکو جیرۆ بێ ئەبێ مواسەفاتی بەرز پێ ستایل یاریکردنی میلان بەو جۆرەیە ئەوە وەڵام بێ دەچمە سەر ئارتیتا با کوڕە تاغانە دەوی قۆناغی چوارگۆشەی زەڕینی چامپیۆنزیک سەرجەم کارتەکانە سرێتەوە با بچمە سەر یارەکە ئەنجا باوە تۆزێ واز لە کۆمنت بێنین پێشەکیش پێم وتن ئێمەم شەو لەبەردەم یاریەکی تایبەت و چارەنووساز داین بۆ کێ بۆ دوو ڕاهێنەر هەردوو ڕاهێنەرەکە ماوریسیۆ پۆچتینۆ میکێل ئارتیتا لەبەردەم یاریەکی چارەنووسازدان لە وەرزی ئەم ساڵیانە ڕاستە ئامانجەکان جیاوازن ئامانجەکان قورسن بەڵام یاریشی چارەنووسازە بۆ هەردووتی بۆ ئارسناڵ بەردەوامی بەلووتکەی ڕیزمەندیەیە هەر کەوتنێک لە یاری ئەم شەوە هەر کەوتنێک لە یاری ئەم شەوە چونکە ئێمە پێشتر باسمان کردو ئارسناڵ یاری قورسی ماوە ئەمە ژێکێکە لە یاریە قورسەکان واری تۆتنامی شماوە کە لە دەروی ساحی خۆ ئەنجامی هەفتەی داهاتوو قورسە یاریەکان بەڵام ئەمە هەنگاوی یەکەمە ئەمەی تر ساتە سەختەکەی ئەرسناڵە لە کاتێکا لە ڕیزبەندی شادوا کەوتوی دوای مانچستەر سیتی کەوتوی بەڵام ئەمە یاری کۆتایی یەکەمی ئەرسناڵ لێرەوە دەست پێ دەکات یاری کۆتایی یەکەم ئەلەم ساتە وەختەوە دەست پێ دەکات چونکە هەرو هیوایی کە ئەرسناڵ هەیت بامان شۆش سیتی یاری ناو تۆتنامی ماوە کە یەکێکە لە یاریە قورسەکان کە تۆتنام ڕەنگە ئەمساڵ چارەنووسی یەکلاکردنەوەی نازناوی پرێمەرلیگ لەسەر دەستی تۆتنهام بێت چۆن لەسەر دەستی تۆتنهام بێت چونکە یاری لەگەڵ ئارسناڵیش و لێڤەرپۆڵیش و لەگەڵ مانچستەر سیتی شاماوە سیتی و ئەرسناڵەکە یاریگای خۆیەتی لێڤەرپۆڵی دەرەوەی لەبەرەوە گەر تۆتنام هەر گورجێ لەم تیپانە بۆ شوێنێ ڕەنگە چارەنووسی خولبگۆڕە بەڵام ئارتیتا یاری دیکەی چارەنووسازیشیە ئەم یاریە جگە لەوەی کە پەیوەندی بە ڕکابەری پریمەرلیگەوە دێربیەکی لەندەنە کە چێلسی لەو بە تۆپحوترێکە دەچمە سەرباسی چێلسیش ئارسیناڵ ئارتیتا پێش یارەکە و ئاماژەی پێکردووە لە تیپەکەم ئامادەیە و هێمنن و دۆخی کرانە دەرۆمان لە چامپیۆنزیک تێپەڕانەوە لە یاری وەڵڤزی ژۆمان سەلمانەوە بەڵێ ئەمە یاری کۆتاییە بۆ ئارتیتا بەڵێ ئارسیناڵ دوای لە دەستدانی نازناوی ئەم وەرزە نابێ ئارتیتا بەردەوامێ ئارسیناڵ لە توانایدا نازناوی پریمەرلیگ بەرێتەوە بەڕای من نەخێر ڕاشکاوە پێتەڵم بەڕای من نەخێر بەڵام ئەگەر مامەڵێکی تەندروستکە ئارتیتا ئەگەر ئەم یاریانەی کەمایەتی وەکو کۆتایی سێریکە و بتوانێت یاریەکان بەرێتەوە ئەو تیپەی ئامادەی کردو ئێستا نەڕوخێ دانەرزێ بەو یاری بەرامبەر باستۆن ڤێلاش کستێنە ئارسناڵ تا کۆتا سات با لە ڕکابەرەکە بمێنێتەوانێ تاوە دۆڕانت لە گەرمی یارەکانە دۆڕانت بەرامبەر باستۆن ڤێلا شکست خوارد بەڵام هێشتا دەرفەتە دێ یارەکانی دیکەمە دۆڕێنە چاوەڕی سوپرایزێ بکە بەڵام ئەبێ ئەمانە نەدۆڕێنی ئەوان من سیقەم نییە بارسیناڵەمانە نەدۆڕێنێ قەزیەکە لەوەیە ناوەکو پێگاتە باشترین پێگاتی لە بەردەمای میکێل ئارتیتا وەکو خۆی کارکردن بە باشترین شێوە تیپەکەی ناسی و بە باشترین شێوە لەگەڵیان ئاشنایانی هیچ مەجالێکی تیانە تەنها کێشەی لە هێرشبەری سەرڕماوی ژەرە و کاتی گرێبەسی لەگەڵ هاڤێرسا کرد وتی هێنم بۆ هاوکاری جیسۆس و یارمەتی با لە سەرڕمە من گلەیم لە ئاسی هاڤێرز نییە لە ئارسیناڵەوە پێشم وایە باشترین ئاسی خۆی پێشکەشکرەوە پێم وایە جێدەستی ئارتیتا و واروە هاڤێرس پێکەوە دیارن کە و کارانی بۆ ئەرسناڵیان کردووە بەڵام زیاد لە متمانەبوون بە ساکا
گورجێکی کوشندە بوو بۆ ئەرسیناڵ. ڕاستە ساکام ساڵ ژمارەیە گۆڵی زۆری کرۆ، ڕاستە ڕۆڵێکی بەرچاویە، بەڵام بۆ تیپێکی وەکو ئەرسیناڵ کە ئێمە بە هێنری ڕاتوین، ئەرسیناڵ خاوەنی هێنری بێت، ناکرێت تۆ ئێستا بۆ نمونە من بڵێم ئەستێری یەکەم یم تیپە ساکایە لە کاتێکا بەڕابردوو بەسەر پاتریک ڤێرا و لۆرن و وێڵتۆرد و تۆنیا دامس و پێتیت و یعنی هەموو ئاشلی کۆڵ و هەموو دەیڤید سیمۆن هەموو ئەم یاریزان چاکانە بەسەر هەموو ئەمانە وتومانە تێریێنری ئەستێری یەکەم یم تیپێ ئێ بەخوا ساکا ئەستێری یەکەم یم تیپەنی ئێمە ئۆدیگاردمانەیە کاسێکی ناوازە پێشکەشەکە کاکە ناوێت لە یادیکەین. گابرێل ماکهاڵای ئیسمانەیە لە هێڵی بەرگریە ئاسێکی زۆر ناوازە، سالیبا بە هەمان شێوە، بنوایت لە بەرگیکاری باڵی ڕاست، ینی سەرەتای وەرز مارتینێلی، بەڵێ ساکاژێکێکە لە یاریزانە ئازبەرزەکان، بەڵام ناتوانانی بڵێ باشترین ئەرسناڵە. بۆیە ئەمە ئارتیتا لی بەرپرسە، ئەمە ئارتیتا لی بەرپرسە کەم تیپە بکشێتەوە دواوە، ئەمە ئارتیتا لی بەرپرسە کەم تیپە بەردەوام لە بەرەو پێشچوونە، ئەمە ئارتیتا لی بەرپرسە کەم تیپە بە دیوی پاڵاوانبوون بیر نەکاتەوە. ینی من ئەوەی دیقەتم مابوو لە ئارتیتا هەتام چەند هەفتەی کۆتایی ئەوێمە هەوڵەدەین لە ڕکابەریا بن نێ ئێوە بۆ نازناوەکە دەژەنجین، دەمانە باشترین ئەنجام بێن. تۆ باشترین ئەنجام تۆ وەرزی ڕابردوو دووەم بووی، ئەمساڵ دەبێت یەکەم بی و دەبێت گرێبەستی شت بۆ کراوە، یعنی هیچ بیانوێک بە دەزار تێتاوە نییە، گرێبەستت بۆ کراوە، لە جامێکێتی ئینگلتەرا دەرکراوی، لە کارەباوە نەبردوێتەوانێن، لە چامپیۆنزی لە ئاشتیا دەرکراوی، ئەیدی خولەکە ماوە دەبێت ڕکابەری لەسەر بکەی. ئارسیناڵ دەرفەتی ئەوەی لە بەردەمدایە ڕکابەری بکات، بەس ئایا ئارتیتا دەتوانێت بیکە؟ ئایا ئارتیتا دەتوانێت مامەڵە بە پێگاتەکەوێ بکە وەکو خۆی کەیە؟ ئەمانە هەمووی کۆمەڵگەڵی پرسیارن کە وەڵامدانەوەی زۆر زۆر قورسە، وەجگە لەوەی وەڵامدانەوەی قورسە، متمانەبوون بۆ ئارتیتا بۆ پێکرانی ئەمانەش هەر زۆر زۆر قورسە. ئەگەرچی ئەم ساڵی ئەرسیناڵ دەرفەتی لە پاریش باشترە. پار من لە پێش بوو، ینی چەند گەڕە لە بەرنامە بەسمەگرۆمە ئەرسناڵ پریمەر لیگ نابە، نایبە، بەس ئەمساڵ ئێستا لە دواشە، بەڵام ئەگە تیپەکە بەهێزە، تیپەکە تۆکمەیە، کێشە لە بەڕێوەبردننی تیپە بێ، لەوەی کە ئارسیناڵ نەشڵەژێ دەرونیەن ئامادە بێ. یان ئێستا سیرکە کلاسیکۆ ریال مەدرید ماندووتر بوو لە مانچستەر سیتی، بەڵێ وەکوی کە من تۆ قسەکەین بێکەوە ماندووتر بوو لە مانچستەر سیتی لە بەرشەلۆنە، لەبەرەوەی ڕۆژێ درەنگتر یاری کردووە و چوو بوو بۆ بەریتانیاوە هاتبووانێ، ئەمانە هەبوو، بەڵام تۆ ئەبێ بزانی فوتبۆڵ بەس لایانی و یاریکردن و ماندووبوونە نییە، دەرونی و مێشک، دەرونی لایانی دەرونی نیوەی فوتبۆڵە. دەبێ بزانێ ریال مەدرید لە لایانی دەرونیەوانێ 4 قات بەسەر بەرشەلۆنای ئامادەتر بوو بۆ ئەمە یاری کلاسیکۆ، بەڵێ وەکو جەستە ماندووە، بەڵامیتر تۆ جوودێکی نەوت خولەشی ئەرێکی تەوانێ ئەتوانی، بەس ئەگەر دەرونیە نامادە نەبێ، ئەگەر ورەت ڕووخابێ، ئەگەر بۆ نمونە لە پێشەنگ نەبی بەرامبەر سیتی دەرکرا، تۆ بەرامبەر مانچستەر سیتی پەڕێیتە، تۆ گەیشتوتە چوارگۆشەی زەرینی چامپیۆنز لیگ، ئەمە خۆی لە خۆیە بەرزکردنەوەی هیوایە. ئێستا ئەم خاڵە بۆ ئەرسیناڵ گرنگە، تۆ دەرکراوی لە چامپیۆنز لیگ، یاری ئۆڵڤز یاریی باشت کردووە بەڵام زۆر باش نەبووی، دەرونیە نەبێم تیپە ئامادە بکرێتەوە. وەکو ئارتیتا خۆشی لە پێش دەستپێکی یارەکە باز لە چیەکە، ئەڵێ چێلسی لە کاتێکی زۆر باشە ڕوبەڕووی ئەمە بێتەوە، چێلسی لە کاتێکی زۆر زۆر باشە ڕوبەڕووی ئێمە دەبێت توانێ مەبەستی لەوەی کە چێلسی وری بەرزە، ڕاستە لە FA کاپ ماڵاوای کردەوە، بەڵام بەرزترین ئاسی پێشکەش کرد، بەرزترین شێوە بەرامبەر بە مانچستەر سیتی دەرکەوت. بۆ ئێمە ئارسناڵ یەکەم یاری کۆتایی وەرزەکەیەتی ئەبێ سەرجەم یارەکانی بەرێتەوە و چاوەڕی سوپرایزێ بکات لە لایەنەکانی دیکەوە پێشکەشی بکرێت. سەبارەت بە پۆچینۆ، چێلسی لەسەر ڕێگەی ڕاستە بۆ چوونەکەی من نێگیت، منوتم چێلسیم ساڵ دەگاتەوە چامپیۆنزێکی وەرزی داات و متمانەیەکی زیاترم بە چێلسیە بوو، هەڵە بوو، چەند کەڕەتیش لە بەرنامەیە مەم دووبارە کردوێتەوە، لەبەرەوەی من لە پێشە شانازی بە هەڵەکانمەوەکەم پێشەوەی بە شانازی بە شتە ڕاستەکانمە بکەم، چونکە خوێندنەوەیەک لەسەر کۆمەڵە بنەما خوێندنەوە بۆ پۆچینۆ کرد کە بگاتەوە چامپیۆنز لیگ، بەڵامی تر ئەگەر بژگاتە یۆرۆ لیگ ئەوە هەر دەستکەوتەوە، هەر من پێشبینیەکەم باش بۆ پۆچینۆ، بەڵام من هەر غەڵەتم کردووە، چونکە من
زیاد لە ڕادە بەدەر متمانەم بە پۆچتینۆ بوو زیاد لە ڕادە بەدەر متمانەم بە یاریزانەکانی بلەوەی ئەمە یەشێ بێ لەو تیپانی کە دەگاتە چامپیۆنزی وەرزی داهاتوو بەڵێ گەیشتن بە یۆرۆلیگ دەستکەوتە گەیشتنەوە بە پاڵەنتە ئەوروپیەکان دەستکەوتە بۆ چێلسی و سەرکەوتنی پۆچتینۆیە لە چێلسیا و تا ڕادێکیش لە بۆ چونەکەی من و نزیکە بەڵام بۆ چونەوەکەی من نییە بۆ چونەکەی من هەڵێ و بە ئەوە هەرمێنێتەوانێت چێلسی جیاواز لە نیوەی وەرزەکە تاوان پێکانەکان و کارێکی زۆر بوون بۆی کە چێلسی بە شێوکی باش دەرنەکەوێت و لە نیوەی وەرزەکە کۆمەڵە پێکانی دیکە ڕوبەڕووی چێلسی هاتەوە کەمەش بارودۆخێکی تری نەخوازرا بوو بۆم تیپە کە فەراهەم هات بۆیە چێلسی من پێم وایە تەواو ئامادەیەم شۆ بۆ ڕوبەڕبوونەوەی ئەرسناڵەوە دەیەوێت سنوورێک بۆ زنجیرە ئەنجامە خراپەکانی بەرامبەر بە ئەرسناڵ دانێ یاری چوون هەلێکی هاتە بەردەم دوو گۆڵی تۆمار کرد بەڵام دواتر دوو گۆڵەکی لەسەر تۆمار کرایوانێ بۆی ناوێت جارێکی دیکەم هەلە لە دەست بدات و دەیەوێت بەبردنەوەی لە میارێدا بتوانێت هەنگاوێکی زۆر بنێت بۆی کە بەشداری لە ئەورولیگی وەرزی داهاتوو بکات چونکە جیاوازی خاڵەکانی لەگەڵ تیپەکانی ڕکابی کە مانچستەر یونایتد کە ڕکابی ڕاستەوخۆیەتی ئەم هەفتەیە یاری نەکردووە ئەم هەفتەیە بە جیاوازی گۆڵ کە بە پێ ڕیزبەندەکە چێلسی دەتوانێت بە جیاوازی گۆڵ بێتە پلەی حەوتەم و بە جیاوازی گۆڵ پێش مانچستەر یونایتد دەکەوێت بە جیاوازی گۆڵ لە دوای نیوکاسڵەوە بێت ئەنی چێلسی یاریەکانی هاوتا کاتەوە لەگەڵ مانچستەر یونایتد وارووا لەگەڵ تۆتنامە و لەگەڵ نیوکاسڵیشە و خاڵەکانی هاوتا دەکاتەوە لەگەڵی بەبردنەوەی لە یاری ئەمشەو و بە یەکسانبوونیش هەر ئەنجامێکی باش دەبێت بۆ چێلسی لە ڕکابەریەوە ئامێنێتەوە کە بەشداری پاڵەوانتە ئەوروپیەکان کە بە بڕوای من ئەم شەو چێلسی هەموو شتێک دەکات بۆی ئەنجامێکی باش بەرامبەر بە ئەرسناڵ بەدەست بێنێ بۆی سنوورێک بۆ سەرکەوتنەیەک لە دوایەکەکانی ئەرسناڵ لە یاری دێربیدا دابنێت و لە یاری چوونی ژۆک و باسم لێوە کرد چێلسی بە 2 گۆڵ پێشکەوت بەڵام دواتر بۆی هەڵەیەکی بەرگری کاران و گۆڵ پارێزەوە چێلسی یارێکی لەدەستدا یارەکاتەوە دەستی ئەرسناڵ و خاڵی لە نێو یاریگای ستانفۆرد بریجا دەستەبەر کرد کە خاڵێکی زۆر گرنگ بوو دێربی ئەم شەو دێربیەکی یەکلاکەرەوە بۆ هەردوویانە دێربیەکی پابەندە بە چارەنووسی هەردوویانە و دێربیەکی تایبەتمەندە بە چارەنووسی ڕانەرەکان بە تایبەتی میکەل ئارتیتا چونکە ئەرسناڵ دەرفەتی تاوی داوەتە ئارتیتا و گرێبەسی تاویشی بۆ ئارتیتا کردووە بۆیە پێویستە لەسەر ئارتیتا کەیتر کاتی بەدەستێنانی ئەنجام و کاتی بەدیێنانی ئامانجەکانم شیکاری وەرزشی بە کۆتا دێنم شاد و کامەران من خواتان لەگەڵ